پشتیوانی کۆمەڵی کوتەواڵەکان بن و بە تایبەتی ئەو قەیرانی داراییش لەسەر جەم کوتەواڵەکان لاچێت و لەسەر 50 زادنەرەوە بووەتە 90 زادنەر کاکەی نەمجار لە 500 زادنەر کەمتر نێت. زۆر خراپدار زۆربەی کوتەواڵەکان زەواجیان کردووە زەواجەکان هەڵوەشارێتەوە لەم کاتەدا ئیتر ئەوە ژعباڵێکێتە سەر حکوومەتی هێرمی کوردستان بە تایبەتی ئێمە لە هەوڵدانە ئینشەڵڵا. ئامارێکتان لایە لەسەر هەڵوەشانەوەی خێزانەکان زیاد لە 80 کوتەواڵە جیابووەتەوە. بە زووترین کات پاشەکەوتی موچەکانمان بۆ بگەڕێنەوە بەڕاستی کورتەباڵەکان لە دۆخێکی نەهەموارن لە دۆخێکی ناخۆشن بەڕاستی نەخۆشەکانمان توانای هیچ پارەیان پێنێ بۆ دابینکردن نەخۆشەکان لێرەوە داوا ئەکەین بە زووترین کات کێشەی کوتەباڵەکانمان بۆ جێبەجێ بکەن. وەڵام لە خوێندنگاکانمان گرفتمان زۆر نەدەناڵێ ئێستا تەلەبەکانمان ناتوانن زۆربەی مەکتەبەکان هەرچی تەلەبەی کوتەباڵەکانمانە لە قاتی 2 یان لە قاتی 3 ئەخوێنن داواکەین بیان نەخوارە و ڕەحلێ و سەبورەی بۆ دابین بکەن.